ئاردەکە باوی $10 ملیۆن نزیکەی 80 دەفتەر لە سەرەمەیە بەکڕین و کە ئەو خانیانە و ئەو گۆڕەپانەشمان دروست کردیا. ئەمەی لە پشتمەوە دەبینن تێکدرانی سێ خانووە ئەوەی لای ڕاستیشمەوەیە خانوێکی دیکێ لەو خانوانەی کە دەڕۆژ بەر لە ئێستا لایەن شارەوانی شەشەوە تێکدرا ئەما دەکەوێتە سەر ڕێگای هەولێر خەبات نزیک ئەلوەی هەولێر. من دەمێت قسە لەگەڵ کاکسۆران بکەم خاوەنی ئەم خانوان و ئەو زەویە ئێرە. کاکسۆران سڵاوت لێ بێگە بێت تێرە سوپاس دەکەم. دەمەوێت پێم بڵێ هۆکاری دروستبوونی و کێشێتیە بۆچی خانوەکانتان تێک دراوە؟ سەرەتا بەخێر بێ ئەمە و عاردەمان لە 2010 کڕیا لە فواد سابر ئەحمەد ئەوە عەقدەکەیە کە کڕیتمان دەرێنەوە عاردەکە بووە هەر داگیریان کردی یعنی نەمان کڕیا باشە کڕیتمان کە کڕیمان عارد بوو شوورەمان لۆ کردی و موافقەمان لە شارەوانی وەگرتیە گۆڕەپانمان دروست کردیا. زوباتەکانی دایرەی مرور لێرە دەرسیان لەو خانێ دەرسیان بخەرچی گوتیتەوە باشە. لە پاشان هەر بە موافقە خانی دووەممان دروست کردێ سێمان دروست کردێ ئەوە جێی دەرزگوتنەوەی بووە ئەوە جێی دانیشتنی زوباتەکان بووە ئەوێشان ئۆفیسی دانیشتنی خۆمان بووە ئەوەش گۆڕەپانەکە بۆ ئەوش مەعرەزەکەمانە کە ئەمە ئیشی ئالیاتی دەکەین باشە. کاگارام ساحیبی شەریکەی عەفو کاکشوان زراری ساحیبی شەریکەی ئارام ئەو عاردەی وەرگرتیە وایە بەرپرسێک پشتیتی هەرچەند جار خەرک لە کەناڵەکان ئەمە دیتە تەلەفۆنیان کردیە ئەو لە ڕێخۆ و لە ڕێخۆی ئەو دەرێ من لە کاکشوانی عیلاقم بەقوتەوە ئەو دەرێ عیلاقم بەقوتە و لە پاشە مەقسەیان لەگە کردیە نەگەیشتینە ڕێککەت نەچی. عاردەکە باوی $10 ملیۆن نزیکەی 80 دەفتەر لە سەرەمەیە بەکڕین و کە ئەو خانیانە و ئەو گۆڕەپانەشمان دروست کردیا. ئێستا کە شارەوانی دەستیان خۆشببی سیارەک و دوو سیارە و سێ سیارە نایەن ئەوە هەموو دیارە کە پارەی هەیە دەستی دەڕوە شارەوانیشی کڕیتەوە. باشە من قسەم لەگەل ینی شارەوانی کردەڵێت ئەو پارچە زەویە لە ساڵی 98 وەکو زەوی زراعی وەریان گرتووە تاوەکو 2010 وڵاتەکەی تەواو دەبێت وەرم نەگرتیە ئەوە فواد ئەحمەد سابر کە لێم کڕیا بەسی دەفتەرم لێ کڕێ 2.6 دەفتەری. باشە دەڵێت لە 2010ەوە ئەو زەویە تاوەکو 2015 هیچی لەسەر نەبەوە قسەی بەڕێوەبەری شارەوانی شەشە دەڵێت لە 2015 وان تەنها ژوورێکیان دروست کردووە ژوورەکەش ماڵی تێدا نەبووە تەنها سەلاجەی تێدا بووە پێدەچێت وەکو ئۆفیس بەکارات. برای جوانەکەم زوباتەکانی دایرەی مرور ئەلێرە دەرسیان بە خەرچی گوتەوە ها ئەوانەی کە نەخیندەوارن ها کە نەخیندەوارن ئیمتحان دەکەن ئەلێرە ئیمتحانیان کردیە ئێرە ژووری دانیشتنیمان بۆ ئۆفیسی خۆمان بووە ئەو گۆڕەپانە تقریبان بەوە ئەگە ببینی 2.5 بە سەبمان کردیە نزیکەی بای 13 دەفتەر بەس کێبلمان لە بن عاردینەیە ئەوانە هەم بۆ موافقەی شارەوانی کرایە ئێستا کا کۆدی مەلۆ لە شارەوانی نەمایە هیچ کۆدەکمان نەمایە. دوایش لە فلکەی بازی ڕاهەتا کەرەچێ ئەگەر یەک عارد تاپۆ بوو ئەگەر هەر هەمووی لێرە هەتا کەرەچێ هەمووی زراعی نەبوو ها ئەگە هەمووی زراعی نەبوو بابی عاردی من تێکدا لێرە هەتا کەرەچێ هەمووی زراعیە. زۆر باشە کاکسۆران سپاس دەکەم ئەوەی جێتان لێبوو قسەی کاکسۆران کە خاوەنی ئەو زەویە و خانوانەیە کە لایەن شارەوانی شەشەوە تێکدرا من قسەم لەگەڵ تریفە نەجات بەڕێوەبەری شارەوانی شەش کرد ئەو باسی لەوە کرد کە زەویەکە لە ساڵی 98 زەویەکی زراعی بووە تاوەکو ساڵی 2010 مۆڵەتیانە بۆ بەڵام لە ساڵی 2010 بە دواوە مۆڵەتەکەیان نەماوە بە شێوەیەکی نایاسایی ئەو خانوانیان دروست کردووە بەڵام خاوەنەکەی بە شێوازێکی دیکە بازدا شێوازی کڕین و فرۆشتن بە پارچە زەویەکەی ئەوە دەکرێت تاوەکو ئێستا نازانێت کە چی ئەو پارچە زەویەی لەلایەن شارەوانیەوە فرۆشتە و چێ کڕیویەتی ئەو ئاماژە بە کەسێک دەکات بەڵام ئەمە بە شارەوانی شەش دەڵێت ئێمە هیچ شتێکی وا لە ئارادانی